ئێمە وەکو قوتابخانەکانی عشقونی لوفەر چەندین ساڵە سمارت بۆرد و تەکنۆلۆژیا بەکاردێنین لە بۆ وانەوتنەوە و ئاسانکردنی فێرکردن و پەروەردە، بەڵام ئەم ساڵەکە ئەو سمارت بۆردانەکە هاوردەکرایە 4K زۆر ئەدڤانس و پێشکەوتووە، زۆر یارمەتی دەرە لە بۆ وانەوتنەوە و کاتژێڕانەوە و ئەتوانی زۆرترین بابەت و وانە لە کەمترین کاتدا بڵێیتەوە. بۆ نمونە هەندێک لەو شتانەی دەکەی کتابەکەمان ئەپلیکیشنی هەیە، دایدەبەزێنی لەسەر بۆردەکە، واتە پێویستت بە پەرتووک و پشتیوانە نییە یان داتاشۆ یان هەر شتێک، سیستەمی ساوند و ڤیدیۆ هەموو شتێک لەن ئەوە خۆیتی. بۆ نمونە گەر سەیر بکەیت ئەو پەرەگرافەکە پێویستی بە ئۆدیۆیە، ئۆدیۆیەکە لەناو بۆردەکە هەیە لەناو خۆی هەیتی. ئەتوانی ترانسکریپشنەکەش پیشان بدەیت، ئەتوانی بیشاریەوە. و هەروەها مهمترین شتی ئەوەیە تەمارینەکان ئەکسەرسایسەکان لەسەر بۆردەکە ئەتوانی شیکاری بکەیت. بەم شێوەیە وەڵام لە بۆ دەنووسی ئەوە وا دەکات لە کەمترین کاتدا زۆرترین وانە بخوێنی، و هەروەها وا دەکات هەمان شتت بۆ هەموو پۆلەکان باس کردبێتن، ئەتوانی شۆ ئۆڵیکەی هەموو وەڵامەکان لە یەک کاتدا پیشان بداتن دوای ئەوەی حەلت کرد لەگەڵ قوتابیان. و هەروەها ئەو ڤیدیۆیانەی کە لە نێو کتێبەکەدا هەیە ئەو ڤیدیۆیانەی لە نێو پەرتووکەکەدا خۆی هەیە، ئەتوانی دایان بەزێنی سەر شاشەکە و بە هەمان شێوە پیشانیان دەیان هەر شتێک کە بۆ قوتابیان ئامادەی دەکەی ئەتوانی زووتر بۆ خۆت ئامادەی بکەی و لێرانەدا لە بۆ قوتابیان پیشانی بدەیت بە کەمترین کات لە باتی زۆرترین کات ببەی هەتا ئەوانە دەنووسیەوە هەمووی ئامادە دەکەی و لە بۆ قوتابیان پیشانی دەدەیت، دەبیتە هۆکاری ئەوەی بە زووترین کات زۆرترین ئیشت لە بۆ قوتابیان کردبێت. بۆ نمونە بەو شێوەیە نووسینەکەت ئامادە دەکەی لێرانە لە بۆ قوتابیەکان پێشکەشی دەکەی و پیشانیان دەدەی و بە زووترین کات وانەکەت دەڵێەوە. قوتابیەک بێ کۆمنتێکی هەبێ لەسەر بەکارهێنانی ئەم بۆردانە. مامۆستا تەختەی زیرەک بەڕاستی وانەکانمان بۆ ئاسان دەکاتەوە و شتێکی باشە بۆمە، چونکە وەختمان بۆ دەگەڕێنەوە و دەتوانین وانەیەکی زۆر بە وەختێکی کەم بخوێنین. سەرەتا دەستخۆشتان لێ دەکەین کە مامۆستا بۆمانتان دابین کردیە و سیستەمێکی زۆر پێشکەوتووە کە مامۆستا بە کەمترین کاتدا زۆرترین وانە دەخوێنین و ڕاهێنانەکانی بە زووترین کات شکار دەکەین.